بەڵێ من ئێستا لە یەکێک لە گەڕەکانی قەزای خورماتوم دیارە ماوەی هەفتەیەکە بەهۆی پرۆسەی سەرژمێریەوە ئەو خێزانانیکەوە بە هەرۆ کارێک بێت کە لە ساڵانی ڕابردوودا قەزاکەیان جێشتووە پۆل دەگەڕێنەوە نێو قەزاکە بە تایبەت ماوەی 3 ڕۆژە و ئەمڕۆشی پێوە بەردەوام خێزانەکان ڕوو دەکەنە قەزاکە ئەو خێزانانیکەوە ئاوارەی شارەکانی تربوون یاخود لە شارەکانی تنیشتەجێن لە هەرێک لە گەرمیان یاخود کەرکک هەولێر و سلێمانیش لەوێ نیشتە جێبوون ئێستا دەگەڕێنەوە قەزاکە من ئێستا لە بەردەرگای ماڵێکم کە ئەم ماڵە دیارە 3 خێزانی بۆ هاتووەتەوە بە نیازی ئەوەی کەوا بەشداری لەو پرۆسەیەدا بکە من زیاتر دەمێ بچمە لای یەکێک لەو میوانانی کەوا هاتووەتە قەزاکە لە زاری خۆیەوە ببیستین بزانین تا چەند دڵخۆشە و ماوەی چەندێک گەڕاوەتەوە سڵاو لێبێ ماوەی چەندێک گەڕاویتەوە تا چەند دڵخۆشی و ئامانشتان لە گەڕانەوە بۆ ئەم پرۆسەیە چیە بۆ قەزاکە زۆر سوپاسانەکەین بەخێرتان داکەین ئێمە تقریبان 3 ئایلەی گەڕاینێتەوە ئیساکە بۆ شارۆچکەی دووس خورماتوو و زۆر پێخۆشحاڵین بەم گەڕانەوە و داواکارم لەو خەڵکانێکی کەوا ئەیانەوێ ئەی سەرژمێری بکەن بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان بۆ ئەم سێژمێ بەڕاستی ینی ئەم سێژمێریە ئەمە دوا ڕۆژی نەتەواکەمان دوا ڕۆژی خەڵکەکان دوا ڕۆژی ئەوانەی کەوا جیلی خۆمانن یان دوای جیلی خۆمانێکیانی بۆ ئەم هەڵبژاردنە شتێکی باشە و کۆتاییەکەی باشترە بێ ئینشاءڵڵا و پێخۆشحاڵم بە ئەم سەرژمێریەکەوە ئێمە ئەنجامێ دەین. ئێوە وەکو کوردێک تا چەند هاانی ئەو ماڵانەیە خودە خێزانانە دەنکەوە تا ئیساتان دەقێنە گەڕاونەوە لە شارەکانی ترن داواکارم لە ئەو حاڵەتێنێکەوە بێن سەرژمێری خۆیان بکەن چونکە ئەم سەرژمێریە ڕاستی نەتەوەکەمانی پێ زیاتر گەشە ئەکات و زیاتر پەرە ئەسێنێ وە پێخۆشحاڵم بەگەڕانەوەیان ینی بتوانن بێن ئەم سەرژمێری ئەنجام بدەن. دەستا خۆشە منە بێ بچمە لای خاوەن ماڵەکەیش کەوا بزانم ئەو تا چەند پێشوازی لە خزمانی خۆیان کردو بە تایبەت ئەوانەی کەوا لەم سەرژمێردا بەرداوام مامە سەخیان سڵاو لێ بێ ئێوە 3 خێزاناتونەتە ماڵەکە ئەگەرچی لە قەزاکەدا زۆربەی هەیە 2 خێزانەیە 3 تا 4 و 5 ڕۆیشتووە و تا چەند دڵخۆشن و تا چەند پێشوازی لەو خێزانەتان وڵای ئێمە هەموو کەسێک پێشوازی لە ئەو خزمانەی کە لە ناوچەدا ئەبێ ئەم شوێنە ئەم شار کوردستانی ئینشاڵڵا ئەمەش ناوچەدا براو نییە و پێ خۆشحاڵین ئەو قەومێ لە بێنەوە بۆ ئەم شارە پێشوازیان لێکەین لە خزمەتیان ناین بێن سەرژمێرەکەیان بکەن ئەمە دوا ڕۆژی ملەتەکەمان و نەوەکانمانە و دواو جایش ئەم شارە پێویستە هەر کەسێک لە شارەکانی کوردستان بگەڕێتەوە بۆ عێراقە سەرژمێری بکە لە قەزای کەلار کفری ناوچەی داوێ لە سلێمانی هەولێر ڕزگاری بێنەوە بۆ ئەم شارە سەرژمێرەکەیەک 2 ڕۆژێگە ئێمە وەکو خەڵکی شارەکە لە پێشوازیین لەو قەومانەی کە لە شارەکانی ترن کەسی ئێمن بۆ ئەوان و بۆ ئێمەش شتێکی باشەوێت بۆ 2 ڕۆژەکەمان.